بسم الله الرحمن الرحيم بنران وبسراني كنالي أسماني آموشگاری السلام عليكم ورحمة الله وبركاته خۆم بە خۆشحاڵ دەزانم کە لە بەرنامەیەکی نوێی پێشبڕکێی زانستی بە ئێوەی بەڕێز و خۆشەویست شاد دەبمەوە لە ئەڵقەی ئەم شەویشماندا میوانداری برایانی سلێمانی و برایانی شارەزۆرمان کردووە سەرەتا لە برایانی سلێمانیەوە دەست پێ دەکەم و پێمان خۆشەکە خۆیانمان پێ بناسێنن. محمد فؤاد لشاري سليماني. بەڵێ کاک محەممەد. طه حمد سليماني. سردار عمر لسليماني. بەڵێ کاک سەردار بەخێر بێن سەر و سەرچاومان. برایانی شارەزۆر. هیوا بەکرد لە شارەزۆر. بەڵێ کاکە هیوا. صباح يوسف. بەڵێ. فریات حەمەکەریم شارەزۆر. بەڵێ کاکە فریات بەخێر بێن سەر و سەرچاومان. بەڵێ خۆشەویستان و بەڕێزانم ئێوەی بەڕێزیش دەتوانن لە ڕێگای فەیسبووکەوە لە ڕێگای پیجی کەناڵی ئاسمانی ئامۆژگاری و بینەری بەرنامەکەمان ببن بەرنامەی پێشبڕکێی زانستی لە پرسیارەکانی عەقیدەوە دەست پێ دەکەم و دەچمە لای برایانی سلێمانی داوایان لێ یەکەم لە ژمارە 1 تا ژمارە 5 پرسیارێک هەڵبژێرن. ژمارە 1 پرسیاری ژمارە 1 کاکە سەردار دەڵێت کام لە گروپە گومڕاکان باوەڕیان بە سیفاتی خوای گەورە نەبوو و شوبهەکەیان چی بوو؟ ئەوانی کە باوەڕیان بە سیفاتی خوای گەورە نییە حتمما معتەزیلەن و ئەڵێن ئەگەر خوای گەورە پەرستنی و ئەوایە ئەگەر سیفات بە خوا دانیوک ئەوایە بتێ پەرستنی خۆت کەسێ پەرستنی کە لە ئێمە ناچێ بۆیە سلەف فەرموون المعتزلة تعبد عدما الجهمية تعبد عدما. بەڵام تۆ باسی معتەزیلەت کرد لەبەر ئەوەی خوای گەورە بسمێ لە مخلوقات کەواتە بفەرق مخلوق خالق نییە. بەڵێ گروپی المعتەزیلە یەکێکن لە گروپە گومڕاکان کە باوەڕیان بە سیفاتی خوای پەروەردگار نییە چونکە ئەڵێن تعدد الصفات يلزم منه تعدد الذوات. ئەڵێن ئەگەر بێت و ئێمە سیفات بۆ خوای پەروەردگار دابنین ئەوە مانای ئەوەیە زیاتر لە خوایەکمان ئیثبات کردووە. بۆچی پێیان وایە کە نابێت کەسێک هەبێت کۆمەڵە سیفات هەبێت. ئەمەش هەم شەرع ڕەدیەکاتەوە هەم عەقڵی سەلیمش ڕەدیەکاتەوە. بۆ نمونە تۆ ئەڵێی فڵانە کەس هەم ڕەحیمە هەم کەسێکی بەبەزەیە هەم کەسێکی سەخیە کە بەخشەرە هەم کەسێکی بە توانا و بەدەسەڵاتە کۆمەڵە سیفاتی ئەژمێریت. مانای ئەوەیە کە تۆ چەند کەسێکت بڕیاردا کە ئەمانە چەند کەسێک بن نەخێر هەمووی سیفاتن بۆ یەک کەسێک ولله المثل الأعلى. بۆیە تعدد الصفات لا يلزم منها ياخذ منه تعدد الذوات. واتە چی؟ ئەگەر کۆمەڵە سیفاتت بۆ کەسێک ئیثبات کرد مانای ئەوە نییە کە تۆ ئیثباتی کۆمەڵێک کەست کردووە نەخێر هەر یەک زاتە کە زاتی ئەڵڵایە بەڵام کۆمەڵێ ناو سیفاتی جوانی هەیە کە لایەقە بەخۆی لە قورئان و سوننەتدا هاتووە. بەڵێ خۆشەویستانم بەردەوامین لەگەڵتان دەچینە لای برایانی شارەزۆر داوایان لێکەین لە ژمارە 2 تا ژمارە 5 پرسیارێک هەڵبژێرن. ژمارە 2 پرسیاری ژمارە 2 کاکە سەباح دەڵێت ئەو گروپە کامەیە کە دەڵێن لا يضر مع الإيمان ذنب واتە مادام باوەڕت هەبێت لە دڵتدا هیچ تاوانێک زیانی نییە بۆت. بەڵێ مرجئەیە بڕۆیان بە زیاد و کەمی ئیمان نییە. گروپی مرجئە ئیمان کەم و زیاد ناکا ئەڵێن ئیمان کەم و زیاد ناکا یەک بەشە و یەک قەتعە و کەم و زیاد ناکا. وەڵامەکە تەواوە کاکە سەباح کەواتە لەبەر ئەوەی باوەڕیان وایە ئیمان زیاد و کەم ناکا باوەڕیشیان وایە کە کردەوە لە ئیماندا نییە و هەر کردەوەیەکی باش ئەنجام بدەی بۆ نمونە نوێژ ڕۆژوو ئەمانە لای ئەوان لە ئیماندا نییە ئیمانی پێ زیاد نابێت بەڵکو ئیمان بریتیە لە تەصدیق باوەڕهێنان بەخوای گەورە لە دڵی خۆتەوە و وتن بە زمان بڵێ ئەشهەدو ئەن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله. ئەمە لە ئیمانە لە لای ئەوان کردەوە داخلی ئیمان نییە. ئەمەیش مخالفەی قورئان و حەدیثە. بۆیە لە وەکو لە پرسیارەکەدا هاتووە یەکێک لە بیر و باوەڕی مرجئە ئەوەیە کە لا يضر مع الإيمان ذنب. مادام ئیمانت بەخوا هەیە هەرچی تاوانێک ئەەکەی بکە زیانی بۆ ئیمانەکەت نییە. برانی کۆنتڕۆڵ گروپی سلێمانی خاڵێکیان هەیە کە وەڵامی یەکەم پرسیارەندایەوە لە بابەتی ئەو گروپەی کە نەفی سیفاتی خوا دەکەن خاڵەکەتان بۆ نووسرا
بەڵێ خۆشەویستانم دەچمەوە لای برایانی سلێمانی داوایان لێکەم لە ژمارە 3 تا ژمارە 5 پرسیارێک هەڵبژێرن. ژمارە سێ. پرسیاری ژمارە 3 دەڵێت دوو کەرامەتی ئەولیا و دۆستەکانی خوای گەورە بڵێن کە لە قورئاندا هاتبێت. ئیمان و تەقوا. نەک صفاتی ئەولیای خوای گەورە، دوو کەرامەتی ئەولیا. چەند کەرامەتێک هاتووە لە قورئاندا باس لە کەرامەتی ئەولیا دەکات، چەند ئاەتێک لا باسی خوف دوان عليهم ولا هم يحزنون. ئەوە صفاتی ئەولیای خوایە، باسی کەرامەتی ئەولیا. باوەڕمان بە کەرامەتی ئەولیا هەیە و لە قورئانیشدا چەندانێکی هاتووە. بەیانی کۆنتڕۆل کاتەکە دووبارەکەنەوە. بەڵام جارە با پرسیارەکان لێکم ئەوجا دووبارەکەنەوە ڕایگرن. باوەڕمان وەکو ئاهلی سوننە جەماعە باوەڕمان بە کەرامەتی خوای پەروەردگار، بە کەرامەتی ئەولیای خوای پەروەردگار هەیە. دوو لەو کەرامەتانی کە ذیکر کرا و باس کراوە لە قورئاندا باسی کردوون. کەرامات الأولیا. یەکەمیان اقتربت الساعة وانشق القمر، ئەوە کەرامەتێکی ئەولیایە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم. کەراماتی ئەولیا و معجزەی پێغەمبەرانە، کەراماتی ئەولیا. دە چرکەتان ماوە؟ کاکەتەها کاتەکەتان تەواو بوو. کەراماتی ئەولیا یەکێک لەوانە قسەی ئەصحاب الکهف، یەکێک لەوانە قسەی مەریەم عەلەیهی السەلام کە بە زستانان میوەی هاوینی لابوو و بە هاوینان میوەی زستانی لابوو. یەکێتر لە کەراماتی ئەولیا قسەی خێزانی ئیبراهیم پێغەمبەرە عەلەیهی سەڵات وسەلام کە لە تەمەنێکی زۆر زۆر گەورەیە خوای گەورە منداڵی پێبەخشی. ئەوانە هەمووی کەراماتی ئەولیاءن و غەیری ئەوانش کە لە قورئانی پیرۆزدا باس کراوە. بەڵێ بەڕێزەکانم دەچینەوە لای برایانی شارە زوور و داوایان لێکەین لە نێوان ژمارە 4 و ژمارە 5دا پرسیارێک هەڵبژێرن. ژمارە 5. پرسیاری ژمارە 5 دەڵێت ناوی سێ کتێبی شێخ محەممەد بن عەبدولوەهاب بڵێ کە لە عەقیدەدا نووسیوێتەوە. بەڵێ كتاب التوحيد، بەڵێ أصول الثلاثة، بەڵێ كشف الشبهات. بەڵێ دەست خۆش بێ. بەڵێ خۆشەویستان ئەمانە ناوی ئەو کتێبانن و چەندین کتێبی تریشی هەیە وەکو الأصول الستة و هەروەها فضل الإسلام و أصول الإيمان و كتاب الكبائر و كتابی تارك التوحيد و چەندین کتابی تریش کە لە بابەتی عەقیدەدا لە بابەتی بیر و باوەڕدا ئەو زانا بەڕێزە نووسیوێتەوە. تیایدا خەڵکی ئاگادار کردوتەوە لە شەریک بۆ خوا بڕیاردان. وەڵامەکە تەواو بوو، خاڵەکەشتان بۆ نووسرا. بەڵێ خۆشەویستەکانم پرسیارەکانی بابەتی عەقیدە تەواو بوون، دەچینە لای پرسیارەکانی بەشی فقه و داوا لە برایانی سلێمانی ئەکەین ژمارەیەک هەڵبژێرن. ژمارە 4. پرسیاری ژمارە 4 دەڵێت سێ لە سونەتەکانی ڕۆژی هەینیم پێ بڵێ. التبكير، خۆشوەردن و زوو چمە مزگە و وارا بێتەوە خۆبان خۆشکردن. بەڵێ نیسوەتی کاف زۆرمان. وەڵامەکە تەواوە. بەڵام مادام کاتت هەیە تەبکیر وتت زوو چم بۆ مزگەوت. بەڵێ بەڵام لە کاتی قسەکردندا کاکە تەها کەمێک مایکەکە نزیکەرەوە تەواو وەڵامەکەت. بەڵێ خۆشەویستانم کە لە ڕۆژی هەینیدا کۆمەڵێ سنەت هاتووە لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ئەنجام ئەدرێت لە ڕۆژی جومعەدایکێک لەوانە ئەوەیە التەبکیر واتە زووچوون بۆ مزگەوت و خۆشوردن بۆ پیاوان کە واجبی شەزانیان فەرمیانە ئەو کەسانی کە ئەو پیاوانی کە ئەچن بۆ مزگەوت ئەوە واجبە لەسەریان کە خۆشیان بشۆرن و هەروەها بۆن خۆشکردن و هەروەها سیواکردن و هەروەها خوێندنی سوورەتی کەهف و هەروەها جل و بەرگێکی پاک و جوان هەبێت لەبەری بکەیت و هەروەها دوعاکردن لە کۆتا کاتژمێری ئەو ڕۆژەدا کە بەر لە خۆر ئاوابوونە. وەڵامەکە تەواو بوو، دەچینەوە لای برایانی شارە زوور داوایان لێکەین جگە لە ژمارە 4 پرسیارێک هەڵبژێرن. بەڵێ ژمارە 2. پرسیاری ژمارە 2 دەڵێت مەرجەکانی واجببوونی زەکات 4ن، تەنها دوانیان بڵێ.
بەڵێ گەشت بێتە حەدی زەکات و ساڵیشی بەسرات تێپەڕ بوو بی بەستەوەیە بەڵێ گەیشت بێت حەدی زەکات حەدی نیساب نیسابی خۆی بەڵێ بەڵێ نیسابی و ساڵی بەسرات تێپەڕ بوو بی وەڵامەکە تەواوە بەڵێ خۆشەویستانم زەکات کە ڕوکنێکە لە ڕوکنەکانی ئیسلام چەند مەرجێکی هەیە کە زانایان باسییان کردووانتە 4 مەرج یەکی هەڵبەتە لە قورئان و سنەت وەریان گرتووە یەکێک لەو مەرجانە بریتێ لە ئیسلام واتە ئەو کەسە موسڵمان بێت ئەگەر بێت و بێباوەڕ بێت زەکاتەکەی لێ قبول نییە خی گەورە لێ قبول ناکات ئەگەر بێت و بەسەر ئەم هەموو ئەوەی لەسەر ئەم هەموو زەویەدایە بیبەخشێت خالی قبول ناکات بۆیە پێویستە یەکە مەرجی موسڵمان بێت دووەم حڕ بێت واتە کۆیلە نەبێت کەسێکی ئازاد بێت کۆیلە زەکاتی لەسەر واجب نییە و خاڵی سێم ئەوەیە کە ئەو زەکاتە گەشت بێتە حەدی نیساب کە زانای بۆ نمونە ئەگەر زێڕیە بۆ 85 غەرام زێر بێت و بە ئەندازەی ئەو 85 غەرامە پارێشی هەبێت ئەوە زەکاتی لەسەر واجب دەبێت خاڵی چوارەمیشیان ئەوەیە کە ساڵێکی بەسەرا چوو بێت ئەمە مەرجەکانی زەکات بوون وەڵامەکە تەواوە دەچمەوە لای برایانی سلێمانی داوایان لێ یەکەم جگە لە ژمارە 4 و ژمارە 2 نەبێت پرسیارێک هەڵبژێرن ژمارە 5 پرسیاری ژمارە 5 کاکە سەردار دەڵێت یەکێک لە ڕۆژە سپیەکان هەیە کە دروست نییە تێیدا بە ڕۆژوو ببیت کام ڕۆژێ ئەیام البیض سیانزەی مانگ کە بکوێتە جەژنی قوربانەوە کەمێک مایکەکە نزیکەوە بۆی بینەران جوان لێبێ سیانزەی مانگ کە بکوێتە جەژنی قوربانەوە سیانزەی مانگ کە بکەوێتە جەژنی قوربانەوە وەڵامەکە تەواوە بەڵێ خۆشەویستانم ڕۆژە سپیەکان ئەوە کە سیانزە و چواردە و 15 مانگی عەرەبین سنەتە کە لە هەموو مانگێکدا لەو سێ ڕۆژە بە ڕۆژوو ببی بەڵام یەکێک لە ڕۆژەکان کە سیانزەی مانگی ذیلحیجەیە کە ئەکەوێتە چوارەم ڕۆژی جەژنی قوربانەوە دروست نییە تێیدا بە ڕۆژوو بی چونکە فەرموودە هاتووە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی ئەیام التەشریق ئەو سێ ڕۆژەی واتە ڕۆژی دووەم و سێم و چوارەم کە ئەیام التەشریق ئەو سێ ڕۆژەیە ئەیام ئەکلین و شوربین و ذکر الله تعالی ڕۆژی خواردن و خواردنەوەیە ئەلبەتە خواردنەوەی حەڵال لەگەڵ زیکری خوای پەروەردگاردا تەنانەت ئەگەر بێت و کەسێک ڕۆژووی دوو مانگی لەسەر بێ بۆ نمونە کەسێک کەفارەتی قەتلی خەتە بداتەوە لەو 4 ڕۆژەی جەژنەی قورباندا نابێ بە ڕۆژوو ببێت لە دوای 4 ڕۆژەکەەوە دەست پێ دەکاتەوە بۆ یەک کەسێک بۆ کەسانێک دروستە لەو ڕۆژەدا بە ڕۆژوو بن کە حاجین لە حەجن هەدیان نەبووە لە جاتی هەدیەکە بە ڕۆژوو ئەبن ئەلەوێ زانایان فەرموویانە دروستە کە بە ڕۆژوو ببێت و لە فەرموودەی ئیبن عومەر و عایشەوە وەریان گرتووە ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبێت بەڵێ خۆشەویستەکانم هەر لە بابەتی فقه بەردەوامی لەگەڵتان دەچینەوە لای برایانی شارە زوور داوایان لێکەین لە نێوان ژمارەیەک و ژمارە سێدا پرسیارێک هەڵبژێرن ژمارە 1 پرسیاری ژمارە 1 دەڵێت ئایا لە نێوان هەردوو ڕکاتێکی تەراویح هیچ زیکرکردنێک هەیە تایبەت بێت لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وارد بوو بێت لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەس ویتر و تەراویح کامیان لە نێوان نوێژە تەراویحەکان دوو ڕکات نوێژ تەراویح بکەیت دوای ئەوە بۆ دوو ڕکاتی تر هیچ هەیە لە نێوانیان نەخێر هیچ زیکرێک هەیە نییە 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 کاتەکەتان تەواو بوو وەڵامەکەشتان تەواو وەڵامەکە تەواوە خۆشەویستان هیچ زیکرێک وارد نەبووە لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە نێوان نوێژی تەراویحدا بکرێت بەڵام لە هەندێک مزگەوتدا دەبینین یاخود دەبیستین کە باس ئەکرێت لە نێوان ئەم دوو ڕکاتە بۆ دوو ڕکاتی تر دەڵێت ئەگەر لە سەرەتای ڕەمەزان و بێتا 15 ڕەمەزان ئەڵێن مەرحەبا مەرحەبا و 10,000 سەڵاوات لە دووەم ڕکاتە بیکەنە 20,000 لە سێم ڕکاتە یکەنە 30,000 ئەمانە هیچی وارد نەبووە لە دوای 15 ڕەمەزانیشە ئەوجا ئەلوەداع دەست پێ ئەکات هیچ شتێک وارد نەبووە لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ئەو کارەی ئەنجام دابێت بۆیە پێویستە لەسەر مسلمان بەو شێوازە خواپەرستی بکەن کە پێغەمبەرەکەی خوا ئەنجامی داوە نەک لە خۆمانەوە شت تازە بهێنینە ناو دینەوە بەڵێ خۆشەویستەکان دەچینە پرسیارەکانی بەشی تەفسیر و علومی قورئان و داوا لە برایانی سلێمانی ئەکەین
کە پرسیارێک هەڵبژێرن. ژمارەیەک پرسیاری ژمارە یەک دەڵێت خۆی پەروەردگار لە قورئاندا لە باسی حرامکراوەکان باسی والمتەڕەدیەی کردووە. مەبەستی چییە؟ والمتەڕەدیە ئەو گیاندارەیە یان گیاندارە حەڵاڵەیەک بۆ خواردن کە لە شاخەکەوێتە خوارەوە. حەڵاڵە؟ نا حەڵاڵ نی. نا ئەو گیاندارە بۆ مەڕ مانگە حوشتێر ئەمانی کە گۆشتان حەڵاڵە ئەو کاتی کە لە شاخەکەوێتە خوارەوە ئەمرێت حسابی مردارەوەی بۆکرێ. کۆتاوەڵامە؟ بەڵێ هەر ماناگە شێوە گەینێت ماناگە شێوە گەینێ یەتەڕەدا منە الجەبەل. وەڵامەکە تەواوە. متەڕەدیە ئەو حەیوانەیە یاخودە و ئاژەڵەیە کە لە شوێنێکی بەرزەوە دەکەوێتە خوارەوە جا لەسەر شاخێکەوە بێت یاخود لەسەر خانوویەکەوە بێت لە هەر شوێنێکەوە بێت کە ئەکەوێتە خوارەوە مردار ئەبێتەوە پێش ئەوەی فریا ئەوە بکەون کە سەری ببڕن. خۆی پەروەردگار لە باسی حرامکراوەکاندا باسی ئەوەشی کردووە کە حرامە و دروست نییە بخورێت. بەڵێ بەڕێزەکانم دەچینە لای برایانی شارە زۆر داوان لێکەین لە نێوان ژمارە 2 تا ژمارە 5 پرسیارێک هەڵبژێرن. ژمارە 2. پرسیاری ژمارە 2 دەڵێت مەبەست لەم ئاەتە چییە؟ ولا يسأل حميم حميما. مەبەستی ئەو کەسانەیە کە کەس لە کەس ناپرسێتەوە لەو کاتەدا هەرکی و خەمی خۆیەتی. حەمیم وشەی حەمیم یانی چی؟ حەمیم مەبەستە کەسە هەرە نزیکان یان کەس لە کەس ناپرسێتەوە لەو کاتەدا تەنانەت کەسە نزیکانی خۆیشت ئەو کاتە هەرکی و خەمی خۆیەتی لەو کات. وەڵامەکە تەواوە باسی ڕۆژی قیامەت دەکات کە خۆی پەروەردگار باسی ئەوەی کردووە و هەواڵی پێداینوە دڵنیاین 100% کە لە ڕۆژی قیامەتە ئەم شتە ڕوو ئەدات. ئەو کەسانی کە لە دنیا لەگەڵتن زۆر نزیکن لێتەوە چا باوکت بێت برات بێت خوشکت بێت خێزانت بێت هاوڕێ و دۆست و ئەحبابت بێت لە دنیادا تووشی کێشەیەک ئەبی تووشی ناڕەحەتیەک ئەبی لێت ئەپرسنەوە بەڵام لە ڕۆژی قیامەت ئەو شتانە نییە. ئەو کەسانی کە زۆر خۆشەویست و دۆست و نزیکتن لە قیامەتە پرسیارت لێ ناکات بۆ چونکە هەمووی نەفسی نەفسیەتی هەمووی لە هۆڵ و خەمی خۆیەتی. خی گەورە ئەو ڕۆژەمان لەسەر ئاسان بکات. خۆشەویستان و بەڕێزانم ناوبڕێکی کورت وەردەگرین و پاشان دەگەڕینەوە لاتان بینەرمان بن. أبلغكم رسالات ربي وأنا لكم ناصح أمين. بفيزي و خاكبوني بيغمبري خوا صلى الله عليه وسلم. كان رسول الله صلى الله عليه وسلم متواضعا لم يرفع نفسه على أصحابه يجلس على الأرض والحصير ويقول آكل كما يأكل العبد وأجلس كما يجلس العبد. پیغمبری خدا صلى الله عليه وسلم کەسێکی بێفیز و خاکی بووە و هەرگیز خۆی بەسەر هاوڵانیەوە بەرز نەکردوتەوە لەسەر زەوی و ڕایەخی حەسیردا دەنیشت و دەیفەرموو خواردن دەخۆم هەروەکو چۆن بەندە خواردن دەخوات و دادەنیشم هەروەکو چۆن بەندە دادەنیشێت. أبلغكم رسالات ربي وأنا لكم ناصح أمين. خۆشەویستان و بەڕێزان گەڕاینەوە لاتان بۆ درێژە پێدانی بەرنامەکەمان بەرنامەی پێشبڕکەی زانستی لە پرسیارەکانی تەفسیر و علومی قورئان بەردەوامین لەگەڵتان دەچینە لای برایانی سلێمانی داوایان لێکەین لە ژمارە 3 تا ژمارە 5 پرسیارێک هەڵبژێرن. ژمارە 5 پرسیاری ژمارە 5 دەڵێت خی گەورە فەرموویەتی الذين آمنوا ولم يلبسوا إيمانهم بظلم أولئك لهم الأمن وهم مهتدون. معنای وشەی ظلم چییە لەم ئاەتەدا؟ ماناکەی شیرکە واتە شیرک. کاتتان زۆر لە پێشە ئینشاءالله تەواو دڵنیین. دڵنیای کاکە سەردار؟ ئینشاءالله. باش وەڵامەکە تەواوە کاکە سەردار. هەڵبەتە تەفسیری ئەم ئاەتە
ڕوون نەبوو یاخود مانام ئاەتە ڕوون نەبوو تەنانەت لە لای ئەصحابەکانی پێغەمبەری خۆش صلی الله عليه وسلم کاتێک ئەم ئاەتە دابەزی الذين آمنوا ولم يلبسوا إيمانهم بظلم أولئك لهم الأمن وهم مهتدون صحابە لە پێغەمبەری خۆیان پرسی عليه الصلاة والسلام ومن منا لا يظلم نفسه ئایا هیچ کەسێک نییە لە ئێمە کە ستەمی لە نفسی خۆی نەکرد بێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەو زوڵمە نییە کە ئێوە بۆی چوون بەڵکو مەبەست لێراکە لەو زوڵمە مەبەست لێی شرکە هەروەکو لوقمان ئەو پیاوە ساڵحە بە کوڕەکەی فەرموو إن الشرك لظلم عظيم واتە مەبەست لە ئاەتەکە ئەوەیە الذين آمنوا ولم يلبسوا إيمانهم بشرك يعني معنای ئاەتەکە بۆ شێوازەیە ئەوانەی ئیمانیان بەخوا هێناوە و شەریکیان بۆ خوا قرار نەداوە أولئك لهم الأمن ئەوانە ئەمانەت و سەلامەت بۆ ئەو کەسانە هەیە و ئەو کەسانە هیدایەت دراون و لەسەر ڕێگای ڕاستن خۆشەویستانم دەچمە لای برایانی شارە زوور و داوان لێکم لە نێوان ژمارە 3 و ژمارە 4دا پرسیارەیەک هەڵبژێرن ژمارە 3 پرسیاری ژمارە 3 پرسیاری ژمارە 3 تەفسیری ئاەتێکە خوای گەورە فەرموویەتی يوم يخرجون من الأجداث سراعا كأنهم إلى نصب يوفضون معنای چییە؟ بەڵێ شێوازەیە مەبەست لەم ئاەتە چییە؟ يوم يخرجون من الأجداث سراعا يوم يخرجون من الأجداث بلى يوم يخرجون من الأجداث سراعا لو رجاء كوالا أجداث يعني القبور درجة لقورا كان سراعا بخيراي إلى نصب يفيضون وقلت شون الدنيا بون نصب صنم كان يعني بتكان راين بخيراي لقبر كان بس يك كميك براني كنترول لين مايكا كي دور كاتو جارك كتير دوباري كرو والله ما كتوا بلان دوباري كرو كم دوري كرو يوم يخرجون من الأجداث سراعا روجي أو روجة لروجي قيامتها گۆڕ پەرس و بت پەرسەکان بە خێرایی لە گۆڕەکانیان ئەچنە دەرەوە هەروەکو چۆن لە دنیادا بۆ سەنەم و بتەکانیان هانە و هاواریانە بەر بە سەریعان بە خێرایی ئەچن وەڵامەکە تەواو بەڵێ ئاەتەکە باس لە بێباوەڕان دەکات چکە ئاەتی پێشی و پاشتریشی هەر باسی ئەوانە کە برانی کۆنتڕۆڵ ئەو دەنگەیە زەحمەت نەبێت دابخەن لای خۆتانەوە ئاەتەکە باس لە بێباوەڕان دەکات کە لە ڕۆژی قیامەتە لە ئەو کاتێک کە نەفخ لە سوور دەدرێت دەردەچن لە قەبرەکانیان هەروەکو چۆن لە دنیا ڕایان ئەکرد بەرەو لای ئەو بتانەی کە ئەیان پەرست بەو شێوازە ڕادەکەن پرسیارەکانی بەشی تەفسیر و علومی قورئانیش تەواو بوو دەچینە لای پرسیارەکانی سیرە و داوا لە برایانی سلێمانی دەکەین کە پرسیارەیەک هەڵبژێرن ژمارە 4 پرسیاری ژمارە 4 دەڵێت لە بابەتی سیرە دەڵێت هەندێک کەسایەتی هەبوو لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر لە شێوەدا بەو دەچوون ناوی سێ لەو کەسانەمان پێ بڵێن من بۆتان ئەکەم بە دووان جعفر وحسيني كتزاي جعفر وحسين كتزاي جعفر كيه كاك سردار جعفري كوري أبو طالب والله ما كتواوا بەڵێ چەند کەسێک هەبوون لە سەردەمی پێغەمبەری خوادا عەلەیهی سەڵات وەسەلام کە لە شێوەیە زۆر لە پێغەمبەری خوا ئەچوون عەلەیهی سەڵات وەسەلام لە پرسیارەکە داوای دوانمان کرد لە برایانی سلێمانی کە ناویان بڵێن هەڵبەتە یەکێک لەوانە جعفەرە کە ئامۆزای پێغەمبەری خوایە عەلەیهی سەڵات وەسەلام و هەروەها حوسەینی کوڕی فاتیمەی کچی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەروەکو لە فەرموودەدا خۆشی فەرموویەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم حوسەین منی وأنا من حوسەین واتە حوسەین لە من دەچێت و منیش لەو دەچم هەڵبەتە زانایان باسی چەند کەسێکی تریشیان کردووە وەکو لە سیرەدا هاتووە یەکێک لەوانە ئەبوو سوفیان بن الحارث بن عەبدولموطەلیب کە ئەوش لە شێوەدا لە پێغەمبەری خوا دەچوو عەلەیهی سەڵات وسەلام و ئەسائب بن عوبەید بن عەبدی مەناف ئەم ئەسائبە واتە دەکاتە باوە گەورەی ئیمامی شافعی ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێت ئەویش لە شکڵ و شێوەیدا لە پێغەمبەری خوا دەچوو عەلەیهی السەڵات وەسەلام وەڵامەکە تەواوە دەچینە لای برایانی شارە زوور داوان لێکەین جگە لە ژمارە 4 پرسیارێک هەڵبژێرن ژمارە 1 پرسیاری ژمارە 1 دەڵێت
هۆکاری موسڵمانبوونی ئیمامی حەمزە چی بوو؟ ئەوە بوو کە لە بەردەمی کەعبە بوو کە سوکایەتیان کرد بە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زلێکی لە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەوە بوو ئەوەی بیست ئیترۆ بۆنەی ئەوە مسلمان بەوەی سوکایەتیکردنەوە بە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وەڵامەکەت تەواو کاکە هیوە. بەڵێ هۆکاری موسڵمانبوونی ئیمامی حەمزە ئەوە بوو کە ڕۆژێکیان ئەبوو جەهل لە لای مزگەوتی مەسجید الحەرام بەردێکی هەڵگرت لە پێغەمبەری خوایدا عەلەیهی سەڵات وسەلام و بوو خوێنی لێ دەرچوو و قسەی زۆر ناشرینی کرد. کاتێکە ئیمامی حەمزە گەڕایەوە زانی ئەو شتەی بینی کە ئەبوو جەهل ئاوهای کردووە، گەڕا بە دوای ئەبوو جەهلدا تاوەکو بینیەوە کەوانێک بەدەستیەوە بوو، قەوسێک بەدەستیەوە بوو، دای بەسەری ئەبوو جەهلدا وتی تۆ چۆن قسە بە موحەممەد دەکەیت لە کاتێکدا من لەسەر دینەکەی ئەوم. ئەو بوو لێەوە هۆکاری ئەوە بوو کە ئیمان بە پێغەمبەری خوا بهێنێت عەلەیهی الصەلاة وەسەلام وەڕەضی الله عن الصحابة. وەڵامەکە تەواوە کاکە هیوا دەچمەوە لای برایانی سلێمانی داوان لێ یەکەم لە ژمارە 2 و 3 و 5 ژمارەیەک هەڵبژێرن. ژمارە 5 پرسیاری ژمارە 5 دەڵێت هۆکار چییە عەرەب شیردەر بۆ منداڵەکانیان دەگرن و ڕەوانەی لادێیان دەکەن؟ لەبەرەوەی لە لادەکانە هەوایەک و بیئەیەکی باشە بۆی مناڵەکانیان باش پێ بگات و هەنێ جاریش لەبەر ئەدەب بۆی مناڵەکانیان بێ بە سادە و سەیدی قەوم. زیاتر چیترت لایە؟ کاک سەردار کاک تەها یارمەتی بدەن چیترتان لایە بێڵێن؟ هەروە ژنگێکی پاکیە هەرۆمان لەو زۆربەی پرسیار جوابەکەمان نا کاتەکە تەنتاو بوو، خاڵەکانیش زۆر لاواز بوو. یەکەم بۆ ئەوەی ئەو منداڵە بەهێز ببێت کە ئەیان نەردە لادیەکان، ئەمە بڵین لەبەر ئەوەی ژینگەیەکی پاکە بوو ئەو کاتە کارگە و سەیارە ئەو شتانە نەبووە، هەر هەمووی ژینگەکان هەمووی پاک بووە. ئەمە یەک. دووەم بۆ ئەوە نردویانە بۆ ئەوەی فەساحەتیان هەبێت لە زمانی عەرەبیە و بەلاغەتیان هەبێت لە زمانی عەرەبیە و خاڵێکی تر لەوانە بۆی ئەو مناڵە هەر لە منداڵی و اعتیماد بکاتە سەرخۆی. ئەخە منیش وتم بۆی بێ بە سەید و سادەی قەومەکە، ئەخر بۆ مەرج نییە ببێتە سەید و سادەی قەوم، بەڵام ئەوە هۆکارێکە بۆچی بۆی اعتیماد بکاتە سەرخۆی ئەو منداڵە، نەک ببێتە سەید. ژەرەوە بوو یعنی کە ساتێکی تۆکمە بێت، یعنی خۆ مەبەسەکە مەبەسەی لە ژینگەی پاکیش بەهێز دروستە بێت. خاڵەکەتان لەدەست چوو لەبەر ئەوەی ئەو سێ خاڵەیە تەنها یەک خاڵێکی بوو بەڵام خاڵەکەیشی تێکەڵاوە، بۆیە ئەو خاڵەتان لەدەست چوو برایانم. دەچینەوە لای برایانی شارە زوور داوان لێکن لە نێوان ژمارە 2 و ژمارە 3دا پرسیارێک هەڵبژێرن. ژمارە 2 پرسیاری ژمارە 2 دەڵێت چەند جار ناوی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە قورئاندا هاتووە؟ ئاەتەکانم پێ بڵێ. بلي محمد رسول الله والذين آمنوا معه أشداء على الكفار أو يكيق الآية كان ما هو صباح كاتك الطواب وما محمد إلا رسول أو دواني إيه دواني نازانيو دوانی شیتان نەزانی و لە دوای کاتەکەش خاڵی دووەمیتانوت بۆیە ئەو خاڵشتان لەدەست چوو. 4 جار ناو پێغەمبەری خوا هاتووە عەلەیهی الصەلاة وەسەلام، یەکێک لەوانە وما محمد إلا رسول قد خلت من قبله الرسل أفإن مات أو قتل انقلبتم على أعقابكم. آياتەکەی تر ما كان محمد أبا أحد من رجالكم. آياتەکەی تر والذين آمنوا وعملوا الصالحات وآمنوا بما نزل على محمد. وآياتەکەی تریش محمد رسول الله والذين معه أشداء على الكفار رحماء بينهم. بەڵێ خۆشەویستانم پرسیارەکانی بەشی سیرێش تەواو بوو، دەچینە لای
کۆتا بەشی بەرنامەکەمان کە پرسیارەکانی فەرموودە لە خۆ دەگرێت و داوا لە برایانی سلێمانی دەکەین کە ژمارەیەک هەڵبژێرن. ژمارە 4 پرسیاری ژمارە 4 دەڵێت ببورن. پرسیاری ژمارە 4 دەڵێت ئەم فەرموودەیە تەواو بکە لەیەکونن من ئومەتی ئەقوام یەستەحیلون. يستحلون الحر والحرير والمعازف والخمر والمعازف. الحر والحرير والخمر والمعازف. والخمر والمعازف. والله ما كتوا بەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەم فەرموودەیەدا ئاماژەی بۆ کردو کە کەسانێ دێن لە ڕۆژی قیامەتە یاخود پێش ڕۆژی قیامەت کە ئەمڕۆ هەن ئەو کەسانە هەن لە هەندێک لە کەناڵەکانەوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بانگەشەیەواکەن کە ئەم شتانە حەڵاڵێکێک لەوانە الحر والحرير حر پەنا بەخوای گەورە مەبەستی زینایە والحرير واتە پۆشاکی ئاوریشم حەڵاڵ دەکەن بۆ پیاوان چکە بۆ ئافرەتان لە ئەسڵدا حەڵاڵە والخەمڕ والمعازف مشروب و مێش حەڵاڵ دەکەن بە ناوی ترۆ ناوی تری لێ ئەنێن والمعازف گۆرانی و مۆسیقا بەڵکو بە مۆسیقا و ئالاتی لەه هەمووی دەگرێتەوە ئەوانش حەڵاڵ دەکەن بۆ خەڵکی بەڵێ ئەم ڕۆژانە هەن و بەرنامەی لەسەر دەکرێت لەسەر ئەوەی کە ئەو شتانە حەڵاڵن لە کاتێکدا ئەوە وتەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە فەرموویەتی ئەوانە حەڵاڵی دەکەن چونکە لە ئەسڵدا حرامە. بەڵێ بەڕێزانم هەر لە بابەتی فەرموودە و زانستی فەرموودە دەچینە لای برایانی شارە زوور داوان لێکەین جگە لە ژمارە 4 پرسیارێک هەڵبژێرن. ژمارە 1 پرسیاری ژمارە 1 دەڵێت مەبەستی زانایانی فەرموودە چییە کاتێک لە حکومەکانیاندا بەسەر هەندێک لە فەرموودەکان ئەفەرمون ئەصەح شەیئین فی الباب حەدیث کەذا. بەڵێ مەبەست ئەوەیە لەو بابەدا ئەو فەرموودەیە صحیحترینیانە. ڕوونتر ئیزافەت لایە هیچ کۆمەڵی فەرموودە هەیە لەو بابە ئەوەیان ئەصەحترین و ڕاستترینیانە. بەڵێ وەڵامەکە تەواوە کاتێک کە زانایان ئەفەرمون ئەم دەستەواژەیە بەکار ئێنن ئەصەح شەیئین فی الباب حەدیث کەذا برایانی کۆنتڕۆڵ من پرسیارەکەم لای خۆمە ناردووە ئیتر نازانم ئیشکالەکە لە لای منە یاخود لای ئێوەیە. ئەصەح شەیئین ئەصەح حەدیث فی الباب کەذا یا حەدیث کەذا مەبەستیان لەوەیە کۆمەڵی فەرموودە هاتووە لەو بابەدا ئەو فەرموودەیە لە هەمویان صحیحترە یعنی ئەو ڕێگایك ئەو فەرموودەی پێ هاتووە لەوانەی تر بەهێزترە. جاری وایە ئەو فەرموودەی خۆشی ئەو دەرەجە صحەتەی نییە کە بە جەزمی و بە یەقینی و بوترێت ئەم فەرموودەیە صحیحە بەڵکو مەبەستیان ئەوەیە لە کوێی ئەو فەرموودانەی کە لەو بابەتەدا هاتووە لە هەمویان صحیحترە. بەڵێ بەڕێزەکانم دەچینەوە لای برایانی سلێمانی داوایان لێ ئەەکەین جگە لە ژمارە 1 و ژمارە 4 نەبێت پرسیارێک هەڵبژێرن. ژمارە 2 پرسیاری ژمارە 2 دەڵێت ئەم فەرموودەیە تەواو بکە من سەلەکە طەریقەن تەواوی بکە. بيغم صلى الله عليه وسلم فمن سلك طريقا يلتمس فيه علم سهل الله به طريقا إلى الجنة. كمك مايك كد نزيكو من سلك طريقا يلتمس فيه علم سهل الله له به طريقا إلى الجنة. حديث الطويلة بالا والله ما كد طواوا بيغمري خاص الله عليه وسلم فرميتي وكا كطابا سكر من سلك طريقا يلتمس فيه علما سهل الله له به طريقا إلى الجنة. واتهر كسيك رجايك بكريت أبر يلتمس فيه علما بو أوي فيري زانستك ببيت ئەوە خی پەروەردگار چی بۆ دەکات لە بری ئەوەی کە کردوێتی سهل الله له به طريقا إلى الجنة بەهۆی ئەو کارەیەوە کە کردوێتی خی پەروەردگار ڕێگای بۆ ئاسان دەکات بەرەو بەهەشت بڕات. ئەنی خی پەروەردگار ئەو کەسەی کە بە ئیخلاصەوە تەڵەبی علمەکە و ئەوێ لە دینەکەی خوا شارەزا بێ خی گەورە مۆفەقی ئەکا وای لێ ئەکات کە بەردەوام خەریکی چاکەکاری بێت و ڕێگای بۆ ئاسان دەکات بەرەو بەهەشت. کۆتا پرسیاری بەرنامەکەمان خۆشەویستانم دەچینە لای برایانی شارە زوور داوان لێکن لە نێوان ژمارە 3 و ژمارە 5دا پرسیارەیەک هەڵبژێرن. ژمارە 3 پرسیاری ژمارە 3 دەڵێت ئەو حەوتاوانە چییە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم بە لە ناوبەر مهلیک ناوی بردوون؟ ئەو حەوتەتان بۆ کەم ئەەکەمەوە بۆ 5 خاڵ. بەڵێ الشرك بالله بەڵێ عقوق الوالدين بەڵێ
عزيداني دايك وباوك والزنا وقتل ودزي وعرق خواردن بە یارمەتیت مامۆستا سەباح بەڵێ. یەکێکوتت شرك شرك دووەم يك عقوق الوالدين أزارداني دايك وباوك دو زنا سي زینای تێ نییە بالي قتل بەڵێ بالي مي خواردنەوە والسرقة دزي مامۆستا گیان 7 موبقات الشرك بالله وعقوق الوالدين وقتل النفس کاتەکەتان تەواو وقتل بوو النفس والزنا زینای تێ نییە قتل النفس مەشروب خواردنی تێ نییە قەسی سبع محسەناتی تێ باس نەکراوە باستان نەکرد و ڕیبا و ئەکل مال اليتیم و سحرکردن ئەمانە ئەو حەوت تاوانن کە هەڵبەتە لە پرسیارەکەدا ئەو مامۆستایی کە پرسیارەکان دادەنێت داوای هەر حەوتی کردبوو من بۆم کردن بە 5 ئێوە 5ەکەشتان نەوت یەک دوو خاڵانەی کە باستان کرد لەو حەوت تاوانە لە ناوبەرەدا نییە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاماژەی پێ کردووە هەڵبەتە کە بۆ نمونە باسی زینا و مەی خواردنەوە نەکراوە لە فەرموودەکەدا مانای ئەوە نییە کە ئەو تاوانانە تاوانی گەورە نەبن تاوانی گەورن بەڵام ئەو لەو تاوانەی کە ئینسان مرۆڤ لە ناو دەبات و بە هیلاکی دەبات باس نەکراوە لێ کە بۆیە خاڵەکەتان لە دەستچوو لە 5 سییانتانوت خۆی حەوت بوو بۆم کردن بە 5 لە 5 سییانتانوت بۆیە گیان خاڵەکان بەو شێوازەیە کە ئێستا دەرچووە 8 بە 8 خاڵەکان خاڵەکانتان 8 بە 8 بەڵێ خۆشەویستانم بەم شێوازە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم شەومان برایانی شارە زۆر 8 خاڵان هەیە و برایانی سلێمانیش 8 خاڵان هەیە بە ئومێدی ئەوەی کە هەمومان سوودمان لە پرسیار و وەڵامەکان وەرگرت بێت خۆی پەروەردگار بە ئیخلاسی و لێمان قبول بکات نیەتمان خاڵص بکە و مەبەستمان ڕەزامەندی ئەو بێت سوپاسی ئەوەی بەڕێز دەکەم کە تاوەکو ئێستا لەگەڵمان بوون و سوپاسی هاوکارانم ئەەکەم لە بەشی کۆنتترۆل و سوپاسی ئەم برا خۆشەویستانش دەکەم کە ئەرکیان کێشا و ئامادە بوون لە استودیۆ لەگەڵماندا خوا پاداشتان باتەوە تا ئەڵلقەیەکی نوێ بەخوای پەروەردگارتان دەسپێرم وەسەلام عەلەیکم وبەڕەکاتوه رسالات ربي وأنا لكم ناصح أمين